باوکی درود برای عزیزم فرمو. السلام عليكم مام مصطفى. عليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی درود. سلام عليكم مام مصطفى باش ان شاء الله. الحمد لله خوای گەورە چاک بۆ هەموو لایەک مام کا بە گەورەی خۆی. سلامت كاري مام مصطفى بشارك ضامن النزل ما بوته قري. فرمو باوکی درود. والله ما مصطفى بهوي برين زرد شي قبره و مجموعة طارة شي زوز قردار بوما طبعا ليلة دا شيء من فيها حق الناس ضلين لآين إسلام دا كسيك حق الناس إلى سرده بقمان لو داني كان يجي لسنة آخرين يجي مردو أما إسلام مصطفى إسلام مثلا روحي من درجة بمرم أمر صالك دو صالي دي كان دي كبمرم يعني هتا دنيا ما أنا أتوانى قرزة كان بدمو ونيتي شن هي بيدمو ما مصلى ران بيجي يعني كان يتكم زور خرابتي شو والله توانا إذا أنا قرزة كان منيك شو صالك ليش استاذ هذا شيء زور مكربيا چندان دفترم بابلين رويا وكان قزالي كان كسيش ما مستمن عبد كم بيدمو وهي واشم أوي كهم بيدمو والله ما يستعمل الليلة روح مبرتي أمره صالي دو صالي دي هركاتي يعني إلى روان بيدين يوم مستمن كم بتاعي باشە باوکی درودی ئینشاءالله خوای گەورە یارمەتی دەرت بێ پرسیارەکەش پرسیارێکی جوانە ئینشاءالله وەڵامێکی گونجاوە دەدەمەوە بە ئیزنی خوای گەورە. تمام والله يعني لازم بوي كبير ما يعني زور خوشا يعني من سالو حالتي من يشكل لو كساني نيجي مردم لسنه كده بەڵێ بەسەر چاوی ئینشاءالله من قسە لەسەر بابەتی جەنابەت دەکەم. ونيتي دانا وشنو قسم برب العالمين عز كم بيدمو سەیرێتی ناو دەکەم بەسەر چاو باوکی درودی ئینشاءالله قسە لەسەر و بابەتە دەکەم بە ئیزنی خوای گەورە ئینشاءالله گوێ بیستە. خوای گەورە پاداش تۆ بداتەوە سەلامەت بنێ خوا لەگەڵ بێ خوا. باوکی درود فەرمووی قەرزار بووم یعنی بەهۆی بابەتێکەوە ساڵانێکە قەرزار بووە کاکە گیان. باوکی درود پرسیارەکەت زۆر جوانە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کەسێک کە قەرزار بێ ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەموو نوێژێک لە هەموو تەحیاتێکە فەرموویەتی اللهم إني أعوذ بك من المأثم والمغرم یا ربی خوا لە قەرزاری بمپارێزی خوا لە قەرزارێک کە نەتوانم بیدەمەوە ئەم جۆرە قەرزاری تۆ دەبێت دوعا بکەی خوا بتپارێزێ. ئێستا کانەکە تووشی ئەو تاقیکردنەوە بووی ابتیلایەکی خوای پەروەردگار و تاقیکردنەوەی بەسەر تا هاتووە وەڵڵی کاکە باوکی درود خوا سەیری نێتی ناو دڵت دەکا ئەو کەسەی کەوا قەرزێکی لایە ئیهمالی تێدا دەکا هیچ پێی ناڕەحەت نیت لەجا چیم لێ دەکەی شکاتی لای حاکم و پۆلیسم لێ بکە 2 ڕۆژ دەگیرێم و بەردەبم خۆ حکومەت چیم لێ دەکا ئەڵێ مانگی 250 دینار هەزاری تەبعی بدەوە کە بە حیاتی نادرێتەوە بەڵام لە دڵەوە ناڕەحەت نی ئەگەر هەر کەسێک قەرزاری خەڵک بێ و ئێرەی کە لە سینەیەتی و بەس خوا پێی دەزانێت والله کەیف ساز بێ و بزانە ماڵی عالەمی خوارد و ڕزگاری بۆ حکومەتی هیچی بۆ لەگەڵ نەکرا کابرا با لە گوپی خۆیدا کورد دەڵێ والله دروست نوێژی لەسەر بکەی والله گونەهبارێکی حتا بڵی لای خوای پەروەردگارە بەڵام بەخواوەی وەکو جەنابەت دەڵی باوکی درود کە ئێرت ناڕەحەتە کەوەی لە سینەتدا ئیسراحەتی نییە والله خۆزگە دەخوازی ئێستا مڵک و ماڵت هەبووە بتفرۆشتایە ئەوەی لە توانەتدایە قەرزی خەڵکت بدایەوە بەخوا سەیری نێتی ناو دڵت دەکا ئینشاءالله ناومێدیش مەبە لە ڕەحمەتی خوا باوەڕتان هەبێ ڕەحمی خوا ئەوەندە فراوانە تۆ بەس نێتت پاک کە بڵێ خوا لەم قەرزاری ڕزگارم کەی بەردەوام دوعا بکە ئینشاءالله خوای گەورە دەرگایەکی ڕەحمەتی وا لێ دەکاتەوە خوا قەرزەکانت بدەیتەوە کاکە خوای گەورە دەرگاکانی هەندە فراوانن ئینسان مەحروم نابێت لە ڕەحمەتی خوا والله ئەگەر تۆ ئەم نێتە پاکانە بکەی بەردەوام لە خوا بپاڕیتەوە خوا دڵی خاوەن قەرزەکانت بۆ نەرم دەکا ئینشاءالله بە دڵێکی صافەوە گەرنەدا ئازادەکەن و لە قیامەتە هەر کەسەش دەچێتەوە حزوری خوای پەروەردگاری بەنێتی ناو دڵی ئینشاءالله تۆ دایمە خەمباری ئەم قەرزانە بە و دایمە دوعا بکە و لە خوا بپاڕەوە کە دەرگای ڕەحمەت لێ بکاتەوە تۆ نوێژت لەسەر دەکرێ نوێژت دروستە نوێژ عیبادەت لێ قبول دەکرێ هەر کەسە خوا سەیری نێتی ناو دڵی دەکا و لە قیامەتە بەو نێتەی خۆت حیسابت لەگەڵ دەکا یا ڕەبی باوکی درود خوای پەروەردگار تۆش و هەموو قەرزاران یا ڕەبی خوای گەورە ڕزگارتان کە و دەرگای ڕەحمەتتان لێ بکاتەوە.